بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاتان لێ خوێندکارانی خۆشەویست. لەم ڤیددیۆدا پێم خۆشە باسی بەراوردێکی نێوان پایسن و جاوا بکەم کە لایەن هاڕی خۆشەویستمانەوە ڕێبین ڕفیق دروستکراوە ئەم راپۆرتە. سەرەتا لێرەیە ئەڵێت پایسن ڤاریبڵز گۆڕاوەکانی پایسن. لێرە پێناسەیەکی ڤاریبڵەکە بە گشتی ئەڵێ وەکو پێکهاتەیەکە لە ناو میمۆریدا کە لە چی پێکهاتووە لە نرخێک کە دوایی لە داهاتووە باسیەکەین. لە پایسنە ئێمە ئێستا ئەم خاڵی لێرەیە ئەڵێ پێویست ناکات داتا تایپی ڤالیۆکە دیاری بکەین. بۆ نمونە لە پایسنە ئێمە ئەڵێن نەیم ئەم شێوەیە نەیم یەکسانە بە فڵان شت. بۆ نمونە ئەمە کارکتەرێکە باشە، ئەوە پێویستی بۆ نەبوو بەم نەبنووسم ئەمە کارکتەرە یان سترینگە بۆ نمونە، بەڵام لە جاڤایە پێویستی پێێتی. ئەمە لە پایسنا بەم شێوەیە بۆ ناڵی نەیم وەکو نووسین پێشتر ئەوە دوایی ئەسمبەریکە و بۆ نانووسی ئەلەند ئەیج ئەنووسیت 21 بۆ نمونە. ئەمە لێرەیان نووسیمانە نەیم نایەکمان هەیە ئەکاتە ئەلەندۆ نازان بۆ لاچوو، تەمەنێکمان هەیە ئەکاتە ئەیجێکمان هەیە ئەکاتە ژمارەیەک. باشە لێرە لە پایسنا تۆ پێویست ناکە بنووسی بۆ منە ئەیج نووسی ئەیج جا ئینتیجەرە بۆ نمونە ئەنجا دوایەوە ئینتیجەرە ئەنجا دوایەوە بکاتە 21 وەکو لە زمانەکانی ترە. ئەمە لە پایسنا ئەوە پێویست ناکە. ئەم قسەیەکی یکەم یەک تۆزی تر تێیەگەن کە لە ئەچمە سەر جاڤە. باشە ئەمە ژار هەمان قساکاتەوە تقریبا. We don't need to declare ئاڵێ بە شێوەیەکی ئۆتۆماتیکی داتا تایپەکە دیاری ئەکا. بۆ نمونە تۆ ئەمە ڤاریبڵێکە بۆ نمونە تۆ نووسی ئەی ئەمە لێرەیە ڤالیۆیەکی تایە ڤالیۆکە سترینگی ئەیە لە ناو ڤاریبڵی ئەیە. باشە ئەمە بە کورتیەکەی ئەڵێ خۆی بە ئۆتۆماتیکی بە شێوەیەکی خۆکارانە پێمان ئەڵێ کە ڤاریبڵی ئەی سترینگە تۆکە نووسی ئەی یەکسانە بە فڵان شت. ئەمە لێرە پێمان ئەڵێ چی ئەڵێ بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ئەڵێت ئەم ڤاریبڵە سترینگە. باشە ئەگەر بشنووسی بۆ نمونە نووسی ئەی یەکسانە بە یەک ئەمە لێرە ئینتیجەرە ئەم ڤاریبڵە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی خۆی پایسنەکە ئەزانێت تۆ چی کردووە. ئەم خاڵش لێرەیاڵێت ئەم هێمای یەکسانەیە کە پێوتری ئۆپەرەیتەر ئەوە پێوتری ئۆپەرەیتەر کە ڕەتکردن و کۆکردنەوە و ناقص و ئەمان هەمووی پێوتری ئۆپەرەیتەر. بۆچی لەبەری ئۆپەرەیشنێک ڕوئەیە لەسەریان واتە جێبەجێکاریەک ڕوو ئەدا لەسەریان شتێک جێبەجێ ئەبێ پێرفۆرم ئەبێ. باشە مرادفێتی و دوو کەلیمێ تقریبا. لێرەڵێت یاڵێ هێمای یەکسانە بەکاردێنرێت بۆ لکاندنی ڤالیوێک بۆ ڤاریبڵێک بۆ لکاندنی نرخێک بە گۆڕاوێک وەکو ئەمە ئەی یەکسانە بە یەکمان لکاندووە بە گۆڕاوی ئێوە بەهۆی چی بەهۆی هێمای یەکسانە. باش ئەمەش هەر بە هەمان شێوە هەمان قساکاتەوە. ئەم خاڵە گرنگە کە ئەیڵێت بە کورتیەکەی ئەڵێ Python is a dynamically typed language. Hence ینی ڕوونکردنەوەی پێدا بەم قسەیە ئەڵێ we do not need to define the type of the variable while declaring it. هەر هەمان قساکاتەوە گەێساکردم پێویست ناکات تۆ جۆری داتا تایپەکە دیاری بکەی لە کاتی ناساندنی ڤاریبڵەکە لە کاتی ناساندنی گۆڕایەکە. ئەم وێنەیەش زۆر بە جوانی داتا تایپەکانی پایسن پۆلیان ئەکات. باش ئەگزامپلێکی یا لێرەیە هەروەکوە بینین نەیم یەکسانە بە ڕێبین واز لەم یەک و دووی نەبێنەوە لای نەکەیەن ژمارەی ڕستەکە ڤاریبڵێکی یاوە نەیم
چی تایە سترینگی ڕێبینی تایە تاو ئیتر خۆی پایسن تێ ئەگات یاخود بڵین لێرەیە کە لە پرنت نووسین خۆی تێ ئەگا کە ئەمە سترینگە ئێستا ئەمە لێرە سترینگە بەڵام ئەمە لێرە یەک دقە بەڵام ئەمە لێرەیە ئینتیجەرە بۆچی لەبەرێها لێرەیە هیچ دەبڵ کۆتیشنێکی لە تەنیشتەوە نەنووسراوە ئەمان لێرە فلۆتە فلۆتینگ پوینت یعنی ژمارەی تەواو نییە باشە پوینتە پوینتی تایە ئەمە سەبارەت بە پایسن ئاسانە لەو شێوازی داڕشنەیە جاوا لێرە ژەر بە هەماشیاڵک the container which holds the value یعنی پێکاتەیەکە بۆ کە لە چی پێکاتوە لە نرخێ پێکاتوە باش ئەڵێ لە جاڤایە variable گۆڕاو ئەبێت داتا تایپەکەی دیاری بکرێت باشە دوو جۆر داتا تایپمان هەیە لە جاڤایە دوو جۆر پرێمێتیڤ لەگەڵ نان پرێمێتیڤ بە ئینگلیزی نازانم پرێمێتیڤ بزەبت یعنیجی بەڵام هەرەوە نەبزانم پرێمێتیڤ بەوەیە بیرتان بێتەوە کە لە پایسنیشا هەیە بولیەنمان هەیە کارمان هەیە کارکتەر یعنی بایت و شۆرت و لۆنگمان نییە ئەوە ڕاستیەکەی وڵی تەکی نیم هەمان نەماکەم دەتایسە بەس ئێوە ئەوتان لەبی بێ بولیەنمان هەیە کارکتەرمان هەیە فلۆتمان هەیە ئینتیجەرمان هەیە فلۆت و دەبڵ تقریبا زەمهری عینیشتە لە پایسنە جیازیان نەکردو ئەوە بە کورتەکەی داتا تایپە سەرەکیەکان ئەوانی تر کە پێیانەوترێن نان پرێمێتیڤ داتا تایپ وەکو چی وەکو کلاس ئینتەرفەیس ئەرێی هەڵە میثۆدی شەگرێتەوە میثۆد و فانکشنی شەگرێتەوە ئەگەر غەڵەت نەبوو نازانم بەس وەکو وتم ئەوەی سەرەوە سەرەکیەکان ئەوەی کە زۆر سەرەکین باشە نان پرێمێتیڤ لەو دی و لە لاپەڕی و دیویشە غەڵەت نەموازام سترینگیشی تایە ئەوەتە نان پرێمێتیڤ سترینگی تایە ئەم ڕسمەش زۆر گرنگە یعنی بە شێوەیەکی زۆر جوان پۆڵنگاری بۆ کردووار وەکو ڕسمەکەی پێشوو کە پیشانممە بەڕاستی لەم قسەیەش تێناگەم زۆر لێرەیە ئەگەر خۆتان ویستان گوگڵی لە گوگڵ سێریکی فۆرسێرچی بۆ بکەن بەزەرۆنە لەبەریکەن سێ جۆر گۆڕاو هەیە لە جاڤایە لۆکال ئینستەنس لەگەڵ ستاتیک یعنی نەگۆڕ لۆکەلی ژای ناوخۆیی ئینستەنس خۆی یعنی نمونە بەڵام لەوێ مانایکی تری هەیە نازانم چی لێرەیە نمونەیەکی یاوە سێریگەن دیقەت بن واز لەمە بێن جارێ ئەمە پێویستمان نییە جارێ ئەوەی کە گرنگە من و توەیەکی دڤلۆپەری پایسن بیزانین ئەم چوار دێڕ کۆدەیە لێرە ئەمە دوو گۆڕاوی ناساندووە ئەوەی یەکەمیان ئینتیجەرە ئەوەی دووەمیان فلۆتە ئێستا تۆ گەرم ئەم ئینتیجەرە لابێ ئەم فلۆتە لابێ ئیش ناکە پرۆگرامەکە و سنتاکس ئیرۆرە پێەیە بۆچی لەبەری تۆ کە کاتێ بتەوێت گۆڕاوێک تعریفکەی کە ئینتیجەر بێت ئینتیجەری تیابێت پێویستە تۆ یەکەم جار پێی بڵێ کە ئەم ئەیە لێرەیە ئینتیجەرە جاڤا ئەوە بۆیە کاڵین پایسن ئاسانترە لەمەدایە بۆم نەمە خاڵێکە لە خاڵە جەوهریەکانی پایسن کە تۆ پێویست ناکات بنووسی ئینتیجەر ڕاستەوخۆ نووسی ئەی یەکسانە بەدە ئاسڵەن سێمیکۆلۆنیشی نایەت لێرە سێمیکۆلۆنی هەیە لە جاڤایە پایسن ئەوەی نایەت باشە وابزان بۆ مەشیان وازە حەباماشەوە فلۆتێکی ناساندووە فلۆتێک بەناوی چیە بەناوی F باشە چ ڤالیوکی تایە ئەی ڤالیو ئیتایە ئەی خۆی چییە تێن ئەچێتە ناو ئەمەوە کە چۆنە ئەوە ئەیکا بە فلۆت دا خۆی ژماری تاواوە کە بیکەی بە پوینت ئەبێتە 10.0 هەروکو لە خواریشەوە تایەتی ئەمەش دوایە چینە سەری بۆ پرنتکردنی ئەو دوو گۆڕاوێ نرخی و دوو گۆڕاوە پرنتکردنی هەڵۆ وۆڵد وەکو لێرەیەتیایەتی ئەڵێت ئۆکەی ئەڵێ تەنها یەک دێڕی پێویستە لە پایسنە بەڵام لە جاڤایە سێ دێڕی پێویستە وەکو بین نەمە پایسنە لێرە تەوان پرنت خۆی بە دیفۆڵت شتەکان بە چی وەرئەگرێت بە سترینگ لێرە بە سترینگ وەریەگرێت کە تۆ ڕاستەوخۆ دووی نەکەی تۆر بە سترینگ وەریەگرێت و هیچ کێشێکیش نابێت توانین بە لیست بیکە یاتوانی بە کۆمەڵشتی دریژ بیکە و دوای خوێنین لە داهاتوە بەس بە کورتێکی لێرە ئەم لاپەڕێڵە یەک دێڕی پێویستە بۆ پرنتکردنی هەڵۆ وڵد بۆ پرنتکردنی یەک دێڕ باشە بەڵام لە جاڤایە پێویستمان بە سێ دێڕ کۆد هەیە وەکووە بینن لێرەیە
ئەمە کلاسی بەرنامەکەیە ئەمە میثۆدی مینە کە ئەبێت هەبێت بۆ دەستپێکی بەرنامەکەیە بەڵام لە پایسنا ئەومان نایە لە پایسنا تۆ ڕاستەوخۆک و لەودی و بینیتان ڕاستەوخۆ نووسی پرنت هەلو وڵت تاو هەرەوەنێ پایسن بەس سی جاوا کەس جاوا تۆ بێ سەرەتا خاڵی دەستپێکی بۆ دیاری بکەی باشە لە دوایەوە یەک پرنتی بۆ بنووسی پرنتەکەشی چۆن نیە system.out.println ئەم هەموو شتەی پێویستە ئەوەی کە گرنگ بێ لێرەیە ئەوەیە کە تۆ بزانیت سێ دوێر کۆدی پێویستە و چیشی ئەوێت ئەمە زۆر گرنگە system.out.println ئەجا هینەکە ئەجا ئەو سێمیکۆلۆنەشتان بیر نەچێ هەموو دێڕێکی هەموو کۆدێکی ئەگزیکیوت کراوی جاوا پێویستی بە سێمیکۆلۆن هەیە تەبان بەدەر لە ئەو کەوانانەی کە ئەکرێنەوە ئەو پێویستی بە سێمیکۆلۆن نییە بەڵام هەر ستیتمنتێک پێویستی بە سێمیکۆلۆن هەیە ئەمەش لێرەیە بۆ چۆنێتی کۆمپایلکردنی فایلەکەیە ئەمەم نەکردوتە یاسا بەجددی ئەمە بژام کۆماندەکەی ئەمەش ناوی فایلەکەیە کە ئینتەر ئەەکەیت و ئینتەر ئەەکەی ڕەنی ئەکا ئەمە یێتە سەر شاشەکە تا ئێستا نەم کردو بۆی نازان بە وردی بۆتان شەرحەکەم کۆمپایل و ئینتەرپریتەر تەوان پایسن زمانێکی ئینتەرپریتەرە یا ئینتەرپریتد لانگویجە بڵێم بۆچی وای پێوترێت چونکە ئینتەرپریتەر بەکارێنێت باشە ئەڵێ سەرەتا سۆرس کۆدەکەی پایسۆن چیە بێت کۆنڤێرتە بێت بۆ بایت کۆد باشە ئەگۆڕێ بۆ بایت کۆد لە کاتی ڕەنکردنە دوایەوە چی لێە ئەگزیکیوتە بێ واتە ڕەن ئەبێت یاخود ئەخرێتە بەرچاوی بەکارهێنەر لەلایەن چیەوە لەلایەن پایسن ڤیرچوەڵ مەشین ڕوونەشتەکە لەم سەرچاوەیە کە ڕێبین لێریان نووسیەتی نووسراوە Java can be considered both a compiled and an interpreted language یعنی جاوا ئەتوانرێت بە دوو جۆر هەژمار بکرێت ئەویش دوو جۆری وەکو compiled ببورن لەگەڵ interpreted بۆ دوو جۆرە حسابیەکرێت بۆچی چونکەڵێ سۆرس کۆدەکەی ئەڵێ سەرەتا کۆمپایلەوێ بۆچی بۆ باینەری بایت کۆد هەروکو لە هەمان شێوە لە پایسنا ئەوە ڕوادات دوایەوە بایت کۆدەکە چی ئەبێ لەسەر جاوا ڤیرچوەڵ مەشین ڕەن ئەبێ هاوتاڵێکی ئەڵێ this byte code runs on the Java virtual machine JVM ئەمە چۆنی لە بەریوکان هەر ڕێک عکسی ئەمە virtual مەشینەکە لەبەرکە جاوا و پایسنەکە عکسکەرەوە باش ئەمەش چییە پێناسی لێریا کردووەڵێ which is usually a software based interpreter پێناسێکی زۆر کورتی ئەم شتە بچووکەیە لێرەیە باش ئەنجا لێرەیە ئەڵێت ئەمە ژەر بۆ کۆمپایلکردنی جاڤایە هەروەکو ئەم نمونەی لێرەیە باسم کرد وتم نایزانم ئەمە ژواب بزانم هەر ئەوەیە خۆیەتی بەزەوە نەبزان دیقەت بن طبعا پایسن ئەکستێنشنی فایلی پایسن چییە .py بەڵام سێهی جاوا بکەن basic.java ئەمێ .java ئەوەتان لێ تێکەڵ نەبێت ئەوش یەکێکە لە جیاوازیەکانی ئەو دوو زمانە باش ئەنجاڵێت باش گرنگ نینەوەی سەرەوە زۆر ئەوەی خوارەوە گرنگە دۆکیومنتیشن واتە دانانی ڕوونکردنەوە و تێبینی لەبارەی کۆدەوە لە پایسنا تۆ هاش بەکارێنی تەنها بۆ یەک دێڕ باشە at the beginning of the statement or code لە سەرەتای ستیتمنتەکە لە سەرەتای دێڕەکە نووسی هاش ئەنجا تێبینی خۆتە نووسیت و ڕەن نابێت لەلایەن ئینتەرپریتەرەوە حسابی بۆ ناکرێت بەڵام حساب بۆ ئەمە ئاگرێت چکەمە کۆدەکەی و ڕەن ئەبێت لەسەر شاشەکەت شتەکە ڕوونە خوێندووشمانە و هەروەها بۆ مەڵتی لاین واتە بۆ زیاد لە یەک لاین زیاد لە یەک ڕستە پێویستمان بە چییە پێویستمان بە ئەمەیە لێرەیە سێ تریپل کۆتیشن
لەگەڵ سێ تریپل کۆتیشنی تر یاخود ئەڵین دەبڵ کۆتیشن ئا بەم شێوەیە ئەمە سێدانە ئەمەش سێدانی تر یعنی تو ئا لێرە هەیە ئەینووسیت کۆمنتەکەت باشە هەرکو لێرە ئەیبینن ئەمە دەستپێکەکەیەتی ئەمەش کۆتاییەکەیەتی و ئەمەش ڕوونکردنەوەکەیەتی خۆی نووسەتی ئەمەژە ڕوونە چونکە خوێندومانە بەڕاستی لە جاڤایە سێ جۆر کۆمنت هەیە ئێمە لە پایسنا چەند جۆرمان خوێندە دوو جۆر ئەو هاشە لەگەڵ ئەو سێ تریپل کۆتیشنە بەڵام لێرەیە سێ جۆرمان هەیە سینگل لاین یعنی یەک ڕستەیی ئەی تریش فرە ڕستەیی مەڵتی لاین سێمیش دۆکیومنتیشن وەک وابێت جەریدەیەکی لەسەر بنووسی ئێستا پێتان ئەڵێم چۆن ئەویان سینگل لاین و مەڵتی لاین شتەکە ڕوونە بەس جیازەکەی ئەوەیە کە تۆ بە فۆروەرد سلاش ئەیکەی لە جاڤایە ئەها لێرەیە سی و نمونەیە بکەن ئەوت لە پایسنا لە بری ئەمە نووسی هەش بەڵام لێرە نووسی فۆروەرد سلاش بەوەی یکەیت بەو دوو خەتە ئاوە بەمە نەیکەن بەمەیە ئەوە پێوترە ئەمەیان پێوترێت فۆروەرد سلاش ئەمەیان پێوترێت باکوۆرد سلاش باکوۆرد سلاش باشە ئەمە هی ئەمەیە لە جاڤای بە فۆروەرد ئەکرێت لەکوێشە لە سەرەتای ستیتمنتەکە هەروکو لە پایسنا هاڵێتیاڵە the beginning of the statement ئەمی ژار بە ئاماشەوە at the beginning of the statement باشە هەڵە single line comment starts with two forward slashes okay multi line comment تێبینی فرەڕستەیی یعنی بەمش زیاد لە یەک ڕستە بەم شێوەیە ئەکرێت ئێمە لە پایسنا مانوت چیە مانوت ئەمە لەگەڵ ئەمە سێ سینگل کۆتیشنە لێرە یا ڕوونکردنەوەی خۆتە نووسی بەڵام لە جاڤایە ئاوایە لێرە یا تێبینی خۆتە نووسی هەروکو لەم نمونەی خوارەوە ئەها لێرەوە دەستی پێ کردووە لێرە شۆ کۆتاییاتوە let's declare and print java print variable in java باشە ئەمەش مەڵتی لاینە documentation ئەنجا تەوان کۆمنت هەر پێشتی ژەمەمان خوێندەوە بۆیە زۆر ڕوون نەکردەوە کۆمنت ئەوەیە بۆ دانانی تێبینیە ئیتر بۆ یان جاری وایە بۆ پرڤێنتکردنی ئیرۆرێکە بە شێوەیەکی کاتی یانی بۆ نمونە بۆ ڕێگریکردنە لە ڕوودانی ئیرۆرێک بە شێوەیەکی کاتی بۆی بزانی ئیرۆرەکە لەکوێیە یان بۆ منە دانانی تێبینیە کە یان بۆ خۆت یان بۆ سعیکردن یان بۆ کەسێکی تر دڤلۆپەرێکی تر کە شێرە کردو لەگەڵ یا هاوبەشیت پێ کردو کۆدەکانت تاکو ئەیش بەشدار بێ لەگەڵت بۆ پەرەپێدان و گەشەپێدان بەو پرۆگرامی کە ئەینووسیت ئەمە هەر بە شێوەیەکی گشتی پێناسەیم کرد لای هەمووشتان ڕوونە چکە لە پایسنا خوێندومانەوە ئاسانیشە بەڵامەوەی کە جیازە لێرەیە دۆکیومنتیشنە کە جۆری سێمە لە جاڤایە پێوترێت دۆکیومنتیشن ئەویش بەم شێوەیە ئاکرێت ئێمە لە مەڵتی لاین وتمان فۆروەرد سلاش لەگەڵەوە ئەستێرەیە ئەمەش لەگەڵ ئەم ئەستێرەیە بەس لە دۆکیومنتیشنە تۆ لە هەر یەک لە دێڕەکانی ئێرە لە سەرەتاکەیە ئەستێرێکی بۆ دانی وەکو جیاوازی لەگەڵ مەڵتی لاینە نازانم بزەبت بە وردی جیاوازی چییە بەڵام وەکو ئیش هەمان ئیش ئەکەن ینی ئەمە ڕەن نابێت و مەڵتی لاینیشە تەبان بەس وەکو وتم جیاوازیەکەی بە وردی نازانم چییە بەس ئەتوانن لێرەیە تەمان جۆری سێم نای چییە documentation comment بڵێن it helps to create documentation AIP باشە ئەوە گرنگە و وا نازانێت بینوێ بەس ئەوە گرنگە لە یان تا ئەگەر بێنێتەوە لێرەشە باسی مەرجەکانەکەین if statement مامی ڕوونە وا نازانم هیچ شتێکی تازەی تیابێت نستت خۆی نست بە مانای هێلانە دێت هێلانەش
بۆیە تەشبیه کراوەبەوە لەبەری ئالۆزە و هەمووی چوە بە ناو یەکە. جا nested if statement واتە کۆمەڵێک if لە ناو یەکە، چونکە هەمووی چۆڵی وەکوا بێ ئالۆز بووبێ لە ناو یەکە تێک ئاڵاون لە ناو یەکتریە، بۆیە تەشبیهیان کردووە بەوە، چکە nest بە ئینگلیزی یعنی هێلانە. باشە ئەمە وابزانم ڕوونە، هیچ شتێکی ناڕوونی تیانە، چکە هەموویمان خوێندووە. ئەمە چییە؟ ئەڵێ the if statement is used to test a specific condition. ئەمە بۆ پشکنینی مەرجێکە کە بزانین یان ترووە یان فۆڵسە، ئەی پشکنێت. باشە ئەڵێ ئەگەر مەرجەکە ڕاست بوو ئەوە چیە بێت؟ a block of code if block will be executed. ئەو کۆدەی ژێرەوە، ئەو کۆمەڵە کۆدەی ژێرەوە لە ژێر ئیفەکە هەمووی ئەگزیکیوتە بن، واتە ڕان ئەبن، کارا ئەبن، چالاکە بن ئەگەر کۆندیشنەکە ترو بوو. شتەکە زۆر زۆر باسیتە. ئەف و ئێلس بە هەمان شێوەیە، بەڵام ئێلس چییە؟ ئێلس بە پێچەوانەوە ئەگەر کۆندیشنەکە ڕاست نەبوو. ئەو ئیف و ئێلسە ئەزەن لە چێچێ لە کوردیا و بڵی ئەگەر فڵان شت ڕووبا لێرەیە، ئەگەر نا فڵان شت ڕووبە، یعنی ئەگەر ئی یەکەم ترو بوو ئەوە ئەمە ڕوایات، ئەمەی ژێر خۆی ئیشەکات، ئەگەر نا ئەمە ڕووبات. باشە شتەکە زۆر زۆر ڕوونە. ئەنجا با بچینە سەر ئەوە لێرە شاغەڵەتێکی تایە، چکە ئەمە پایسنە، پایسنیش پێویستی بە ئەمە نییە. ماشە ئەمانە هەمووی ڕوونن خوێندومانە. لە جاڤایە ئفمان هەیە، ئف ئێلسمان هەیە، ئف ئێلس ئفمان هەیە، لەگەڵ نێستت ئفمان هەیە. ئەوەی جۆری سێم نازام تاکید نیم لێی، هەستەکەم زیایشە. ئێستا شتینە سەری بزانم چییە بزەبت. بەڵام جیازێکی سەرەکی ئەم ئفە هی جاڤا لەگەڵ پایسنە ئەوەیە کە ئفی جاڤا ئەم دووکانێ بەکارێنێت لە کۆندیشنەکەی. ئەوەی دیقەتم ماوە ئەوە بەکار ئەهێنێت لەگەڵ تەوانەوە باسی سینتاکسەکەم لەگەڵ ئەم کەوانەیە لە پایسنە تۆ پێویستە بەم دووکانێ نییە، تەنها دوو نقطە ئالێرەیە کۆلۆنی پێوترێت، دوو نقطە لەسەر یەک، تەنها کۆلۆنێک ئالێرەیە دانی تاوە ئیتر کۆدەکە و لێرەیان نووسیت. بەس لێرەیە پێویستە ئەمە بکەیتەوە، لێرەش هەدای بکەیتەوە لە شوێنێکی ترە، وەکو چۆن لێها وەکو ساندویچێکە، وەکو لەفەیەکە. ئەمە لێرە سەرەکی کراوەتەوە، لێرە داخراوە، ئەبێ ناوەڕۆکەکەشی کۆدەکان بن کە تۆتە ئەگزیکیوت بێت ئەگەر مەرجەکە ڕاست بوو. باشە ئەمە ڕوونە. جیازیەکەشی وەکو وتم ئەو دوانەیە، ئەو کەوانەی ئێرە کەوانەیە لەگەڵ ئەمە ئەها سێریکەن، ئەمە لێرە کراوەتەوە، لێرە داخراوە، ئەمە هەمووی ئاوایە پەیوەندی بۆیە. ئەم کۆدانەی ئێرە پەیوەندی بەمەوە هەیە، ئەم کۆدی ئێرە لێرە دەست پێکە، لێرە کۆتاییەت، ئەمەی خواریشەوە ئەمە لێرە دەست پێکات، لێرە کۆتاییەت. باشە ئەمەش تەواو. ئەوانی تری شەر بە هەمان شێوە. ئەم ئێلس ئفە ئەها لێرە نووسراوە ئێلس ئف کە لە نێوان ئف و ئێلسایە، ئەمە ڕێگۆک و ئێلیفی پایسنە، ئێلیف ئامانوت ئف جامانوت ئێلس، جا لە ناوەڕاستی شاگەش مەرجێکی ترمان هەبوو ئەمانوت ئێلیف. ئەمە ژەر ئەوەیە، بەڵام لە جاڤای ئەڵێ ئێلس ئف. باشە ئەوەش هەر ڕوونە. ئەمەش نێستت ئیڤەوەی کەوتم، یعنی دوو ئف لە ناویەکە، دوو ئف زیاتر لە ناویەکە. ئەو شێوێ ئاسانە زۆر. لوپ لە پایسنە دوو جۆرە، فۆر و وایل. وایل کۆندیشنە، کۆندیشن کۆنترۆلد، بەڵام فۆر کاونت کۆنترۆلدە، لەبەری پێویستی بە زنجیرەیەک شتە تاکو بڕوا بەسەریانە و پرنتیان بکە یاخود ئەگزیکیوتیان بکە یاخود شتێکیان لەسەر بکات، جێبەجێ بکات. بەڵام وایل ئەبێت کۆندیشنێک هەبێت، مەرجێک هەبێت، یان ترووە یان فۆڵسە، کە ترو بوو
بەردەوامە بێت لوپەکە هەڵقەکە ئەو یعنی چۆنێ ئەو بەردەوام بوون ئەو دووبارە بوون و بەردەوام بوونەوەی ئەو چەند جار بوونەوەیە ئەگەریش فۆڵس بوو لە لوپەکە چێتە دەر لە وایڵە ئەمە هەموو ئەو پێناسەیە کە ئێستا وتم بە کورتی ئەمە لێرە نووسراوە ئیسکۆ ناوە گرنگ نییە لێرە ئەڵێ وا باشتر وایە کە فۆرلوپ بەکاربێنی ئەگەر ژمارەی دووبارە بووەکان چەند جارە بووەکان زانراو بوون بزەوت نازان بە وەسیلە چێ بەڵام ئەو قسەیەتان لە بیر بێت نەوەکو بێتەوە ئەمەش لە پایسنایە ئەمەش هەر ڕوونە چکە خوێندومانەوەکو وتم هەموویمان خوێندووە و خۆشتان سەعیدیاکەن ئەمە تاها بۆچی وتمان وایڵ کۆندیشنە لەبەری سێریگەن لێرەیە کۆندیشنێکی داناوە ئەمە کۆندیشنە ئەڵێ ئای بچووکتر بێت لە لێنی سترینگ 1 ئەو کاتاگەر ترو بوو ئەمە ترو بوو یەتە ئێرە مەش ئەمە ئەو جاڤا لوپ لوپ لە جاڤایە چۆنیە سێ جۆرمان هەیە تەبان فۆرمان هەیە وایڵمان هەیە دوو وایڵمان هەیە دوو وایڵ ئەم دوانە هەمان قسەن تقریبان زۆر لێک و نزیکن بەڵام جیازی ئەم دوانە لەگەڵ ئەم دوو وایڵایە ئەوەیە دوو وایڵ ترو کۆندیشنی تایە بەڵام ترو بێ یان ترو نەبێت یەک جار بلۆک کۆدی ناو لوپەکە ئەگزیکیوت هەر ئەکات دوایی ئەگزامپلێک لەسەری هێنینەوە کە لە خواری شۆتیایەتی یعنی کۆندیشنەکە ترو بێ یان ترو نەبێت ئەو کۆدە یەک جار هەر ڕەن ئەوێ یەک جار باشە بەلایانی کەمەوە یەک جار هەر ڕەن ئەبێ بەڵام ئەمیان ئەبێ کۆندیشن ترو بێ ئەمیشان هەر بێ کۆندیشن ترو بێ ئەگەر فۆڵس بچێتە دەرەوە بەڵام ئەگەر ئەمیان کۆندیشن ترو بیان ترو نەبێ یەک جارە بێ ڕووبات ئەمە لێرە کاتی بەکارهێنانەکەیەتی ئەڵێ ئەگەر ژمارەی بەکارهێنەرە ژمارەی چەند جارەکان ئەو ژمارەی کە تۆ دایانەی بۆی دیاری ئەەکەی ئەگەر دیاریکرااو بوو سنووردار بوو ئەوە پێشنیاز ئەەکەین بۆت ڕیکۆمەندی ئەەکەین کە تۆ فۆرلوپ بەکاربێنی ئەگەر ئەوە نەکرابوو ئەوە پێشنیاز دەکەین کە وایڵ بەکاربێنی و ئەگەری ژویستە بۆ بەلایانی کەمەوە هیچ نەبێ یەک جار دوو ئەگزیکیوت بێت کۆدەکەت ئەوە بێت دوو وایڵ بەکاربێنی باشە سینتاکسی هەریەک لە ئەو سێ جۆرەی لوپ لە جاڤایە بەم شێوەیە وەکو لێرە ئەیبین هی وایڵەکە ئاسانە هی دوو وایڵەکەش ئاسانە ئەوەی کە تۆزە جیاواز بێ ئەمەیانە بەس ئێستا ئێمە سەر ئەمە بەڵام جارێ سەرەتامیان شەرحەکەم چکە ئاسانە لە ئاسانەکە و دەست پێکەین ئێمە لە پایسنە ئەڵین وایڵ جا کۆندیشنێکە نووسین ئیتر دوایەوە ڕێگەچێتە ناو کۆدەکەەوە لێرە بە پێچانەوە سی دیکەن تەمان لەسەرەوە یەتە خوارەوە کۆمپایلەرەکە لەسەرەوە یەتە خوارەوە یەت بەر ئەم دواکەوێ ئەم دووە لێرەیە یەتە ناو ئەم کۆدەوە لێرە ئەگەر کۆدە شتێک پرنت هێشتێ نووسراوێ کۆندیشنی ئێرە ترو بێیان ترو نەبێت لێرە هەر ڕەن ئەبێ هەر ئەگزیکیوتە بێت شتەکە هەر ڕوو ئەیە دوای ئەوەی کە ڕەن بوو بۆ یەک جار بەلایانی کەمەوە یەک جار یەتە سەر ئەم وایڵە ئەگەر کۆندیشنەکە ترو بوو دیسانەوەیەتە سەر دووبارە ڕانەبێتەوە یعنی وایڵە لوپەکە بەردەوامە بێت ئەگەر فۆڵز بوو ئەو کاتا چێتە دەر هەر ئەوەنێ لێرەیە سێ خانەمان هەیە مە خانەی یەک خانەی دوو خانەی سێ بەچیە جیاکراوەتەوە بەو سێمیکۆلۆنە هاوتە ئەو سێمیکۆلۆنە لێرەیە تۆ خاڵی دەستپێک دیاریەکری بۆ کۆندیشنەکەت ژمارەی دەستپێک دیاریەکەی ئێمە لە پایسنە ئەڵین فۆر ئای بۆ نمونە in range
5 بۆ نمونە ئەم 5 لێرەیە ئەکاتە چی ئەکاتە 0 تا 4 ئەمە خاڵی دەستپێکە ئەمە کە گەیشتە 4 کۆتایی بێ فۆرلوپەکە جا ئەمەش وایە ئەمەش لێرەیە بە هەمان شێوە وەکو وا بێ بڵین ئەمە خاڵی دەستپێک سفرەکەیە باشە کە گەیشتە ئێرە کە گەیشتە ئەم ئینکریز و دکریزە یعنی زیاب کات بۆ نام سفرە بکاتە یەک بڕواتە ئاگاتە 4 کە گەیشتە 4 ئایا ئای لێرە یەکسانە بە 4 یەکسانە بە 4 لە کۆندیشنەکەی پرسیارەکە ئەگەر ترو بوو ئەو کاتە یەک جاری تریش ڕەنەوێتەوە دوایەوە یەک جایتر زیاکاتەوە ئەمە اینجا 4ەکە ئەبێتە 5 ئێمە وتمان تا 5 تهدیدمان کردووە تا 5 دیاریمان کردووە لێرە یاڵێ ئایا ئای یەکسانە بە 5 نەخێر لەبەری من تا 5 تهدیدم کردووە دیاریم کردووە کەواتە و کاتە ڕێک ئەچێتە دەرەوە بۆچی لەبەرەی فۆڵسا کۆندیشنەکەمان باشە دوایی تێگەن لەوە زیاتر وەکو لێرەیە سێریکە خاڵی دەستپێکمان دیاری کردووە کە چییە یەکە ئینتیجارێکمان ناساندووە ئینت ئای یەکسانە بە یەک ئەمە لە جاڤایە لێمان تێک نەچێت لێرە لوپەکە دەستپێکە لە چەنەوە دەستپێکە لە ژمارەیەکۆ دەستپێکە دوایە چێتە سەر کۆندیشنەکە لێکی ئەڵێ ئایا یەک بچووکتر و یەکسانە بەدە بەڵێ بچووکترە لەدە کەواتە ترو ئەمە ترووە کە ترو بوو چیە بێت ئەمە زییا بێت یان نووسراچی پلس یعنی زییا یعنی زەحمەت نەبێ ئینکریمنتم بۆ بکەواتە ئای یەک دەرەجە زیای پێ ئای خۆی یەکە وایە دوایەوەی کە زیا بوو ئەمە ڕان ئەبێت یەکجار کە خۆی چەنە یەکە کەواتە ئاوتوتەکە کاتە یەک باش جارێت تاو نەبووە یەتەوە دیسان چێکێکاتەوە ئەمە خۆی چەند بوو خۆی یەک بوو پلس یەک کاتە چەند ئەکاتە دوو کەواتە لێرەیە ئەمە تەبان ئەمە تاوە ئەمە خاڵی دەستپێک بوو وەکووتمان یەک جار بەکارێنێ یەتەوە ئێرە ئایا دوو بچووکتر و گەورەترە لە دە بەڵێ کە ترو بوو یەتە ئێرە دوو پلس یەک ئەکاتە چەند ئەکاتە سێ باشە پێشەوەی کە کردیە سێ لێرە دیسانەوە ڕەنیەکاتەوە کاتە چەند خۆی یەکمان هەبوو دووشدانێ بەو شێوەیە لوپەکە بەردەوامە بێت هاتە ئەگاتە دە بۆچی دە ئەکسیکیوتەکە لەبەری یەکسانی لەگەڵایە ئەگەر یەکسانی لەگەڵانە بووە ئەی کردە نۆ یەک هەتاکو نۆ باشە ئەمە زین لە چیاچێ لە پایسنە لاوانەیە ئەمە بێنێتەوە بڵێ ئەمەم بۆ بکە بە پایسن ئەمە تۆ لێرە یازانە بنووسی چیە ئەوێ نووسی فۆر ئین ئای عفو ئای ئین ڕێنج کاتە چەند یەک هەتاکو یانزە یەک بڕوە کۆڵۆن ئەنجا پرنتی ئایەکەی بکە ئەمە لە کوێوە بە شوێ بێ لە یەکەوە هەتاکو دەش ئەکزیکیوتەکە باشە هیوادارم ڕوون بێت و هیوادارم درێژەشم نەگەشا بێت چکە ئەترسم بۆوانێکتان ورد و تازە بێت بۆیە زۆر درێژەم پێگەشە ئەلە سینتاکس فۆر ئینفینیت لوپ یعنی ئەگەر مانەوێ کۆدەکەمان بە شێوەیەکی ئینفینیتی بە شێوەیەکی بێسنوور ڕام بێت ئەوە تۆ چیەکەی هەر سێ خانەکە لا ئەبەی ئەمەی کە لێریان نووسرا بوو ئەمەش کە لێریان نووسرا بوو ئەمەش کە لێریان نووسرا بوو یعنی خاڵی دەستپێک ئەسڕیتەوە کۆندیشن لا ئەبیت و ئینکریمنت و دیکریمنتیش لا ئەبەی هەمووی ئەسڕیتەوە تەنها دوو سێمیکۆلۆن نەبێت ئیتر کۆدەکەش لێرە ئەنووسیت و بە شێوەیەکی ئینفینیتی ڕان ئەبێت بۆ وایڵیش بە هەماشەوە وایڵ ئەها سێریکەن ئەوە لە پایسنی شاوایە هەتاکو ترو بێت چییە بێت کۆدەکە هەڕان ئەبێت جیازێکی تری وایڵی جاڤا لەگەڵ پایسنا چییە وایڵی جاڤا تی ترووەکەی سمۆڵە بەڵام لە هی پایسنا کەپیتەڵە ئەمە شێکێکە لە جیازەکان و ئەمەشی ناوێت تەبان هەروەکو وتمان ئەمەشی نایە بە هەمان شێوە ئەو کاتە ئالێرەیە لە بری ئەوە نووسی کۆڵن باشە ئەمەش تەبان تازێ و ینی لە چاو پایسنا و لە پایسنا نییە هیوادارم تێگەشتن لەمێن فانکشن ئەمە تەبان بۆ بەکارهێنانەوەی کۆمەڵێک کۆدی حازرکراوە ئەمەش هەر ئاسانە و خۆتان تەکیدم ئەیزانن
سيدي كان الله it provides the reusability of code. reusability يعني بكار هنا نوع reusable خوي use يعني شي يعني بكار هنا reusable يعني اتوان ريت بكار بين ريتو اوشتا اما لا بايثون ابو اشتكرونا باسينا كم جور لا جافا بمشي لا جافا ليريا بانگی چی کردووە بانگی ماکسی کردووە ئەها فەنکشنی ماکس لە چیە لە کلاسی ماثە ئێمە کلاسمان نەخوێندووە بەڵام ئێوە ئەوە بزانن ئەمە لێرەیە دوای ئەم نقطەیە و بە سمۆلیش دەستی پێ کردووە ئەمە پێوترێت فەنکشن بۆچی بۆ چی پێوترێت بۆ دیاریکردنی گەورەترین ژمارە لە نێوان ئەم دوو ژمارەیە یان لە نێوان یانە یان بەیەکەوە یان تەکید نیم چۆن تا ڕێژاوە بەس علاکولین نۆ حەوت کامیان گەورەترە نۆ باشە ئەوە بۆ دەرخستنی ئەوەیە دەستکەوتنی ئەو شتەیە لیست جیازی لیست لەگەڵ ئەرەی لە جاڤایە لیست لە پایسن ئەرەیش لە جاڤا ئەوەیە کە لیست لە پایسنە ئەتوانرێت different type ئایتمی تیا خەزن بکرێت واتە تۆ ئەتوانی string یان وەمنە integer یان floating point یان هەر داتا تایپێکی تر ئەتوانی لە ناو لیستە دایبنەی لێ هەمان کاتە یعنی ئەتوانی لە بری ئەم 1 و 2 3 و 4 و 5 و 6 ئەتوانی بنووسی لیست یەکسانە بە ئەی لەگەڵ 1 ئەمە لیستە لە پایسنە دوو داتا تایپی جیاوازی تێیە ئەمەش هەر ڕوونە بەڵام جام خاڵەش لێرە گرنگاڵێ ئەڵە میوتەبڵە واتە چێنجەبڵە تۆ توانی لە دوایەوەی کە دروستە کرد لە دوایەوەی کە لیستەکە و ناساند ئەتوانیت ئێلێمنتەکانی ناوی ئایتمەکانی ناوی دانەکانی ناوی دەستکاری بکەیت ئەم کۆنتیگۆسە نازەمی چی بەڕاستی ئەمەی ئێرە بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کە ئەڕێی ئەڵێ کۆمەڵێک ئێلێمنتن لە سەیم داتا تایپ لە هەمان داتا تایپ ئەبێ هەمان بن وەکو لیست نییە تۆ سترینگ و ئینتیجەر و هەمووی لێ کاتە بەس لە ئەڕێی جاڤایە ئەبێ هەمان داتا تایپ بن یانی ئەبێ هەمووی یان سترینگ بێ یان ئینتیجەر بێ یان فلۆتینگ پوینت بێ یان دەبڵ بێ یان شتێکی تر بێت ئەم تێبینی ئێرەژەرۆکۆی پایسنە ئەڵێ ئەڕێی لە جاڤایە بەپێی ئیندێکس دانەکانی دیارێکرێت ئەوەی یەکەم بە سفر حسابەکرێ ئەوەی دووەمیش بە 1 حسابەکرێت لە پایسنی شار وایە بامان شێو ئەمە شێوازی ناساندنی لی ئەڕێە لە جاڤایە ئەها سێریکەن تۆ یەکەم جارە بێ بزانی ئەڕێەکە هەمووی ئینتیجەرە بەڵێکە هەمووی ئینتیجەر بوو دانەکانی ئینتیجەر بوو ئەوێ بنووسی ئینت ئەنجا ئەمە ناوی ئەڕێەکەی لەرێیام ئەیە ئەنجا ئەمە کەیتەوە ئەنجا ئیتر لە ناویە ئەمانە دانیت ئێستا ئەم دانانە ئەگەڕۆمنە 5.1 تیا بووە ئەو کاتە ئیرۆرە بوو بۆ لەبەرەوەی تۆ هەمووی وتوتە بە هەمووی ئینتیجەر بێت باشە هیوادارم ڕوون بێت سەرم ئێشاندن شتەکە زۆر ئاسانە هیوادارم ڕوون بێت و بمبور نەگەر درێژەم پێکێشا بێت چونکە بەجدی هەنێکتانتیایە لی نازانن ئەبێ ڕەچاوی ئەوانیش بکەم خی گەورە سەرکەوتوتان کات و کاتی خۆش